بینرو بیسرین کردستان 24 افدمی و باش هیویا دمین خوش و سلامت بود خازین خوشحال و بختورین جارک دن گهشت نف خدمت وین برس بو پیشکشکرنا خلک کادیش برنامه اب کردی جواک چاکساس زور آخفتن و بابت هاتینه بحث کرن سبارت چاکسازیا حکومت کو حکومت ابکار چاکسازیه رابطن نها دمه و ایک هاتیه سرنجه که بدین سر رول هفولاتیو تا که جواکی ادبوار چاکسازیه دا اشتا هندک اتپرسن اره حکومتک باش جواکک باش چاکساز کتو برهمت اینیتن یانجی جواکک باش حکومتک باش و چاکساز برهمت اینیتن بو برسفدانا اوی پرسیاری که بگهینه برسفکا راست و درست سبارت برسفدانا وی پرسیارا اتهیتا بحث کرن هر دو لاین برپرسن سبارت برهم آنینا حکومتک چاکساز یانکو هفولاتیو تاکه جواکی ادگل حکومته هر دو پیگوت کارن حکومتکا چاکساس برهم بینن لورا اف مجارة دبیتا خلکا برنامه بکردی بو اف جارت گل زور برس مامستا عبدالرحمن صدیق دهتا گنگا شکرن زور بخير بمامستا إلشا مامستا وكما بحث كري يعني هر دو لاين بجدارن اتناوات چاكسازي كرنا حكومت دا هم جواكو هم حكومت بيگوت كارن في چنده بكن بلي اخفتنك زور جار هيت بجنه جواك چاكساس اره جواك چاكساس چما بست بهيا و ام بحثا چينا و مدويتن چب گهينين بله بناوي خواهي قوري مهربان لراستي دا پرسیارەکە با بڵین بە جۆرێکی تریش بکەین وادەم دوو وشە ئەڵەی جڤاکی چاکساز چییە؟ یعنی بەمانایەکی تر کۆمەڵگەی چاکساز چییە؟ کەواتە چاکساز لێگەڕین بێنە وشەی کۆمەڵگە لە ڕاستیدا بڵین ئێمە لە کوردەواریدا کۆمەڵگەمان هەیە یان نە؟ ئەوەش پرسیارە بۆچی؟ چونکە لە ڕاستیدا گەر سێری زمانی عەرەبی بکەی مجتەمع هەیە تەجەموعیش هەیە سێری زمانی ئینگلیزی بکەی سۆسایەتی هەیە کۆمیونیتیش هەیە سێری کۆمەڵگەی کوردیش بکەی دەبێ هەروە بێ کەواتە ئایا ئێمە لە ڕاستیدا ئەگەر تەماشا بکەین بەراوردێ بکەین بۆ ئەوروپا دەڵین وڵاتانی ئەوروپا ئەڵمانیا بەریتانیا فەڕەنسا ئیتالیا بدەڵین ئەوانە کۆمەڵگەیان هەیە کۆمەڵگەی ئەڵمانی هەیە حکوومەت هەیە و دەوڵەت هەیە بێ مجتەمع نەتەجەمع بەڵێ ڕاستە کەواتە لەوێ دەڵین کۆمەڵگە هەیە ئەڵین کۆمەڵگەی بەریتانی دەڵین کۆمەڵگەی ئیتالی بەس کە بڵین کۆمەڵگەی کوردستانی یا کۆمەڵگەی کوردی زۆر ڕاست نییە هێشتا بۆچی هێشتا ئێمە لە ڕووی زانستیەوە کۆمەڵگەمان نییە ینی چۆن ئەگەر تەماشا بکەی چۆن دەزانی کۆمەڵگە لە وڵاتێکدا هەیە یان نییە چۆن دەزانی ئەمە کۆمەڵگەیە یا گردبوونەوەی کۆمەڵگەیە یا گردبوونەوەی بەوە دەزانی پێناسی کۆمەڵگە ئەوەیە کە کۆمەڵە کەسێکی جیاواز لە ئاین جیاواز لە ئاینزا جیاواز لە زمان جیاواز لە کەلتور و هەموو شتانیان جیاوازە هاتوون لە نێو شاردا دەژین کە لە نێو شاردا دەژین ئەمانە بە ئارەزومەندانە و بە ئیرادەی خۆیان ڕێخستنێکی ئارەزومەندانە خۆیان ڕێکخستوێتەوە هۆشیاریەکی هاوبەشیان بۆ دروست بووە لەسەر چەمکەکان ئەمە وردکەمەوە یانی چی یعنی کە ئێستا تۆ نمونەیەک بێنینەوە چۆن ئەزانی ئەوروپا کۆمەڵگەی هەیە چۆن دەزانی کوردستان نیەتی هێشتا گردبوونەوەی مە کۆمەڵە کەسێکین گرد بووینێتەوە لە نێو شارەکاندا هێشتا نەبووینێتە کۆمەڵگە بۆ چونکە لەسەر شێوازێکی کەلتورێکی دیاریکرا و پێناسێکی دیاریکرا و بۆ زاراوەکان ڕێک نەکەوتوین بەلێف پێک ژیانە جانەبێتە بەحست کردن ئەتناوە کوردستانی ژیدانینە زانە چۆن نییە هەمومان دەڵێین خەڵک لە کۆمەڵگەی کوردستان داوا دەڵێن چییە دەڵێن خەڵک لە جامی سیارە و شت فڕێدەدا ئەم دیاردەیەمان زۆر باس کردووە هەموو کەسی دەیزانێ کە یەکێک شت فڕێدەدا خەڵک لە جاتی حکوومەت کۆمەڵگا خەڵک لە جاتی حکوومەت هەموو دێن لەسەری بڵن ڕاوەستە کورە ئەو چی فڕێدەدەی چۆن فڕێدەدەی ئەمە خاکە ئەمە خاکی وڵاتە ئەم خاکە لە ڕووی ئاینیەوە نوێژی لەسەر دەکرێت مزگەوتە ئەم خاکە لە ڕووی نیشتیمانیەوە خوێنی شەهید و دڵۆپەی شەی یعنی هەموو ئەم قسانە لە هاوڵاتی دەبیستی خەڵک ڕاگرێ لە جاتی حکوومەت حەقی لە حکوومەت نەبێ وانە نابینی بەس کە دەچی ئەوروپا هەر سەرپێچیەک بکەی پێش ئەوەی پۆلیس هەبێ و خەڵک دێت کۆمەڵگا دێن ئەنکۆ کۆمەڵگەی دەبێت هەستی وڵات بوونی هەبیت وڵاتی بوونی ینی ڕێک کەوتون لەسەر چەمکەکان سێرێکی ئێمە کە ڕووداوێک ڕوودەدا لە ئەوروپا ڕووداوێک ڕوودەدا کۆمەڵگا لە ئاستی ڕووداوەکە چونکە پێناسەکەیان هەمویان بڕیاریان داوە ئەو کۆمەڵگەیە لەسەر پێناستێک ڕێک کەوتون بۆ گەندەڵی بۆیە کۆمەڵگە پێشی حکوومەت لە ڕێگەی میدیا لە ڕێگەی
چۆن دەڵێ چالاکی مەدەنیەوە دش بەو گەندەڵە دەوەستن لە کۆمەڵگەی ئێمەدا گەندەڵیەکە مادام گروپێکی دیاری کراو کردوێتی گروپەکانی تر حەقیان نییە گردبوونەوەیەکی ناجۆرمان هەیە بۆیە ڕێک ناکەوین سە بڵێ گەندەڵی پێناسی چییە لە وڵاتی ئێمە پێناسی نییە ئەو بۆ ئەو بەرژەوەندیەکی باشە وەزعێکی زۆر باشە بۆ ئەوی تر زۆر باشە بۆ ئەوی تر زۆر باشە کەواتە بۆ ئەوان باشە ئەوەی ترکە ئەڵێ خراپە کەمینن بەستم ئەوە بوو کەی گردبوونەوە دەبێ بە کۆمەڵگە گردبوونەوەی خەڵک کاتی ئەو گردبوونەوە لە نێوان خۆیاندا ڕێککەوتی بێتن هەمویان لەسەر چۆن دەڵێ پێناسکردنیان یەک پێناسیان هەبێ بۆ زاراوەکە کەوتیان گەندەڵی هەموو کۆمەڵگەکان کۆمەڵگەی کوردستانی بزانن گەندەڵیانی چی بزانن چاکسازیانی چی ئەبینی ئێستا کە دەڵین چاکسازی زەرەرەدا لە هەندێک گروپ کەواتە لە لای ئەوان چاکسازی چییە گەندەڵی وایە کە دەڵی گەندەڵی خراپە گەندەڵی لە لای هەندێک کەس چاکسازیە بۆ ژیانی ئەوی خۆش کرد بەرچەوەندیە کەواتە ئەمە چییە ئەمە نەبووینە بە کۆمەڵگە وەک ئەوروپا کاتێک دەبین بە کۆمەڵگە سەبەبی ئەمە چیە هۆکارەکەی بڵە چییە بڵێ هۆکارەکەی ئەوەیە دوو هۆکاری زۆر سەرەکی یەکان سیاسیە دووەمیان پەروەردەیە سیاسەکە ئەوەیە ئەوروپا کۆمەڵگە بوون ورد پێناسیان کرد بۆ شتەکان و خۆیان ڕێکخست لە دوای ئەوەی کۆمەڵگەیەکی ڕێکخراویان دروست کرد و ڕێک بوون دەوڵەتیان دروست کرد ئەم وڵاتانەی ئێمە ئیستیعمار دروستی کردووە دەوڵەتی بۆ دروست کردووە اینجا گەلی تێفڕێداوە بە عکسی ئەوروپا لە ئەوروپا کۆمەڵگە هەبوو دەوڵەتیان دروست کرد یعنی وێگافکی ئەم کارین بێژین ئەگەر کۆمەلگانە بێت دەوڵەت بوونیش ئەستەمە بۆچی ئەم قسەی چێ دەڵێ پیاوێکی وەکو تۆبی دۆچ بەریتانیە ماوە لە ژیانە هەتا ساڵی 2007 ڕاوێژکار بوو لە باڵۆسخانەی ئەمریکا لە بەغدا کتێبێکی هەیە بە ناوی ئینڤێنتینگ عێراق یعنی داهتاشینی عێراق دەڵێ ئەم عێراقا کۆمەڵگەی نەبوو ئێمە هاتین ویلایەتی بەسرا و بەغدا و مووسڵ سێ شیعە و سونە و کوردمان دا لەوێک و تێکەڵمان کرد و دەوڵەتێکمان دروست کرد ئەم کۆمەڵگەیمان تێفڕێدا یعنی عێراق دەوڵەتێکە دروست کراوە کۆمەڵگەیان بۆ هێناوەتە ناوی بەڵام خۆ بەریتانیا خۆی کۆمەڵگەیە اینجا دەوڵەتیان دروست کردووە اینجا بۆیە لە کتێبەکەیە کاڵە ئینڤێنتینگ عێراق یعنی داتاشینی عێراق ئەڵێ ئەم عێراقە چی تایە ئەڵێ ئەم عێراقە تۆوی دوشتی تایە چونکە کۆمەڵگە نەبوون ببن بە دەوڵەت تۆوی دوشتی تایە seeds of violence and corruption تۆوی تند و تیژی و گەندەڵی تێدا ڕواوە ئەوە قسەی تۆبی دۆجە و لە ژیانە ماوە کتێبەکەشی بە زمانی ئینگلیزی هەیە هۆکاری دوم چییە پەروەردەیە ئێمە کە لە قوتابخانەوە پەروەردە ئەکرین ئەم هەموو 100 ساڵی ڕابردوو لەگەڵ دروستبوونی ئەم دەوڵەتی عێراق لە ساڵی 21ەوە وا بەرەو 2021 چین ئەم 100 ساڵە چ جۆرە پەروەردەیەکەکرین پەروەردەیەک لەسەر بنەمای تاک یا پەروەردەیەک لەسەر بنەمای کۆمەڵگە ڕۆژنامەی ژیان لە 1928 یعنی پێشی 91 ساڵ نووسیویەتی پێشی 21 ساڵ ڕۆژنامەی ژیان لە سلێمانی چی وتووە لە 1928 ئەڵێ پەروەردەی وڵاتی ئێمە نە پەروەردەی تاکەکە نە پەروەردەی کۆمەڵگەیەک هیچ هەندووکی هەردووکی ئەف بەرپرسیاری مامۆستادکەویتە سەرمەلێکێک و کۆمەڵگەهەک بێتە بەرهەم ئانین دیر هۆکارەکە سیاسی ئەبێ چارەسەرکەین هۆکارەکەی دووەمیان پەروەردەی ئەمە بێینەوە بۆ ئاینی ئەمە کە پەروەردەی بوو سیاسی بوو مێژووی بوو باسمان کرد بزین خودداوە ئەفەرمێ خودداش تەئیدی ئەم قسەی ئەکە دەڵێ خەڵکانێک هەبوون باسییان دەکا خوددا لە قورئاندا دەفەرمێ کانوو ئەو کۆمەڵگەیە یا بەڵێم ئەو گردبوونەوەیە كانوا لا يتناهون عن منكر فعلوه لبئس ما كانوا يفعلون يعني خدا بئس ما كانوا يفعلون الله خرابترين كاري أوانا كرديان أوه چی كانوا لا يتناهون عن منكر فعلوه گردبوونەوە یەک دروست بوو لەو شوێنەدا خوددا دەفەرمێ خەڵکەکەی کە کاری نامۆیان دەکرد منکر گەندەڵیش لە کارە نامۆکانە کاتێککە گەندەڵی دەکرێت کاتێککە کارێکی نامۆکرێت كانوا لا يتناهون عن منكر فعلوه نان دەگوت ئەوە گەندەڵیە مەیکەن یعنی پێشی ئەوەی حکومت قسە بکە کۆمەڵگەکە خۆی خوددا دەفەرمێ کۆمەڵگەکە خۆی بە یەکتریان نەدەگوت کورە وامەکە جا لە درێژەی تەفسیری ئەوایەتەیە دەڵێ چاکەکان هەبوون و باشە خراپەکانیش هەبوون خراپەکان گەندەڵیان دەکرد چاکەکان دەیانگوت مەیکە ڕۆژ بە ڕۆژ گەندەڵەکان زیادیان کرد ئەو جا چاکەکانیش بێدەنگ بوون کە چاکەکانیش بێدەنگ بوون تێکەڵ بوو کۆمەڵگە کەس نەیزانی چێ چاکسازە و چێ گەندەڵکارە باشە ئەم قسەیە جارێکی تر ئەمە ئاەتەکەیە ئەگە بچیتەوە لای حاکمی سیاسی چەمشەماڵ لە ساڵی
تقریبا 1920 لە مانجی تەمموز 1920 لە ڕۆژنامەی پێشکەوتن حاکمی سیاسی ئەو کاتی چەند شەماڵکە ئینگلیز بووە ڤیڤیان هۆڵت مەقالێکی نووسیوە چ دەڵێ کۆمەڵگەی کوردەواری یاگرتبوونەوەی کوردەواری ڕاستتر بڵێم وایان لێ هاتووە باش و خراپ تێکەڵ بووە دانانێن بە باشی خۆیاندا یائی لە کۆمەڵگەی کوردەواری باش و خراپ تێکەڵ بووە ئەمە قسەی مانگی تەمموزی ساڵی 1920 پێشی 99 ساڵ حاکمی سیاسی چەمشەماڵ ئەو کار بوو دروستبوون ئەوێ وعی مامۆستا هەتا کۆمەلگە بەرهەم بهێتن ببیتە کۆمەلگەکە تەندروست ئەرێ کۆمەلگە خوب خودی خۆ پێگەهینیتن یانجی هەندێک فاکتەرین دەروێ کۆمەلگەهێت هەبێت فاکتەرەکان زۆرن ئێمە وەکو بڵێ ئەو کەسی بەرنامەی پێشووی نەبینی بێ ئەڵێ ئەو بە باسی حکومت ناکەن ئەڵێن بەرنامەی پێشی ئەمە هەفتەی ڕابردوو باسی حکومتمان کرد ئەبا بچن تەماشایکەنەوە ئێستا باسی چیەکەین باسی کۆمەلگە دەکەین ئێستا باسی کۆمەلگە خوب خۆڕێک پێ بۆی چەندێک ئێستا کۆمەلگە ئێمە زۆری مسلمان نییە زۆری نەشی نوێژ ناکەن وای خدا دەفەرمێت لەسەر زمانی شوعیب و کە شوعیب هات وتی کاکە گیان ئێوە نوێش بکەن ئێوە بە ڕۆژوو بن ئێوە عیبادەتی خوا بکەن ئێوە نابێ گەندەڵی بکەن بەڵێ خەڵکەکە چیان بە شوعیب گوت خەڵکەکە بە شوعیب وت خدا دەفەرمێت قالوا یا شوعیب أصلاتك تأمرك أن نترك ما يعبد آباؤنا أو أن نفعل في أموالنا ما نشاء بەڵێ يعني کۆمەڵگەکە خەڵکەکە بە شوعیب دەڵێن ئەی شوعیب ئەی پێغەمبەری خدا ئەمە چ قسەیەکە تۆیکەی بەڵێ پشتی وەکس بۆ مامۆستا پێتر دەرەجێت پێدان دەینەوان ئاختنی جەنابێتە بەلێ دابچینەت ناو شارین کوردستانیشیدا پرسیارە کاتی ئاراستەکردن ئەرێ تە باوەری هەیە و تاکێت ناو کۆمەلگەهێدا دیکاریتن یە چاکساز بیتن بە فەرمون بینەر یەک کارمەندن لەو دائیرەیە گەندەڵ بێت خەڵک بە چاوی گەندەڵ تەماشای ئەو دائیرەیەکە بە عام وایە یعنی ئەبێ ئەمە محاولەکەین ئەو کەسانی کە گەندەڵ ناخینە سەر شوێنی ئەو شوێنانەی کە خەڵک ئیشی پێیەتی ئارە وڵاتیایەتی و بەزیایی شوتیایەتی Ez bijmeta takîmejî sebebe çiko heger gendalî hata kirin êşekeke dijin ber bû êşe ber bû leşê mirovî derman nekir ekît ev êşe de belave bit bija êşeke ber bû xelkekî dey nekir ekît ev jî sebebe yani mujtema sebebe e'lam sebebe hikmet sebebe دنیا بە ئەم کێشۆگرفتە بەگشتی کووە چون هەموو عیدەی کۆ دەبنەوە و بەسەر خەڵکیە بەگشتی زاڵ دەبن و خەڵکی ئەگەر بۆ خۆی تێ نەکۆشێ ئەو کەسە زۆردە هەرزاڵەوێ یەکەی دەبێ خۆیان بەو بیرە بگەین کە نابێ هەر ئەو ئەیمە کە منی ئەنسانم ئەویش ئەنسانە ئەو نابێت لەوە زڵمی لێ بکە یعنی ئەبێ خۆی بەهۆت بۆ دەرگە بگات وڵاتی ما نەگەندەڵنینە لەگەڵ حکومەتەوە حکومەت هۆریکۆر نینە لەگەڵ وڵاتی ما کە حکومەت گەندەلی نەکرد وڵاتی ما گەندەلی نینە لەگەڵ جانمینیت سەر حکومەتێ گەندەلی نەمینیت هەوڵاتیژی گەندەلیە نەکرد بۆ ئینسانی پێچێبووی بیتم فەقیر گەندەلیە نەکەتن چونکی چنینە فەقیری گەندەلی دی دەستیوی دۆیتەکردن ئەوێ تش دەستی دۆ مەسەلەن نوکەس خدۆنێ خۆ 500 دەفتەرە دلۆری بم دە گەندەلیەژی کەم هەنێڤروکەم نزانن کەنگی 7 کیلۆ گەندەلی دیشمەوە بیت ئەم نزانین نەما ئەوە تشتەوە ینی بەریکە بێت مرۆڤ خۆچێ بکات ماڵە خۆچێ بکات بۆرکە ئەمە ئێک ترافیکی کاتن پرسیارێک ئاجانە گەڵای بەریکە مرۆڤ خۆچێ بکات چکو ئەوختنا مرۆڤ بیش مرۆڤ پێ مەسوولە پاختنا خۆ دەهۆکەمە دو فیلان تشتێکم فلان تشتێکم و نەهێتاکرد نەفتشتە چاوت مرۆڤ بیدات تا خوارە خۆ کی بیتی تشتێکە نورمالە بس بداية تاختنا قلت هيك مرة خوشة بكت بورك مالا خوشة بكت خد الجيران مش تاخذ إيه دي شيء بدي بتاعك مالا كا إجرت دي بينا دستك بورك دور برخر بين تأثير المناكب سپاس بۆ بەشداریە هەوێن بەڕێز کە ڕاوسەرنجین خۆ ئاراستەی مەکردن ئەختنێت وە جوان و جێ خودداون دەستێت وەتخۆش بن بەمسەی بەڕێز مە گۆداریە وان بەڕێزانەی کرد و هەرێکێ بوو چۆنە خوسەبارات وێ چەندێک گوت نەهامەدوێتن وەکو پرسیارە مەڕاستەی جانابێتە بکەین ئەم ئەتناوە کۆمەڵگەهێن دینداردا جین وەکو جیهانە ئیسلامی ئەم کۆمەلگەکە دیندارین و کورژی بەشێکە ئەلوێ جیهانە ئیسلامی ئەرێ مامۆستا ئەف کۆمەلگەها دیندار بوچی گەندەلی تێدا دروست بیت یانکو یان ناچاک سازە و دگەلوێ چەندێک کەمە تکستێن ئاینیت زورن سەبارەت نەهێلانە گەندەلیە یانکو بەرف چاک سازیە بچتن ئەمڕۆ کە باسی ڕۆلی کۆمەلگە دەکەین بە موقەتی واز لە حکوومەت دێنی بەێ چونکە لە ئەڵقەی پێشوە ئەو باسەمان کردووە تۆ بڕوانە لە مێژووی ئیسلامدا خۆ هەموو خەلیفەکان وەکو خولەفای ڕاشیدین نەبوونە و هەمووشیان وەکو عومەری عەبدولعەزیز نەبوونە
کەواتە هەمومان لە مێژووی ئیسلامیشا خوێندومانەتەوە کە خەلیفەی زۆر خراپ و گەندەڵ هەبووە بەڵام کۆمەڵگا هەر لەسەر چاکەکەی خۆی ماوەتەوە کەواتە ئەمە چیمان پێ دەڵێ دەرسێک لە مێژوو پێمان دەڵێت دەکرێ هەندێک جار حکوومەت کارمەندی حکوومەت گەندەڵ بێ بەڵام خۆ نابێ کۆمەڵگا بەڵێ مادام ئەو گەندەڵە من جوا دەکەم چونکە تۆ ئەبێ مەسەلەکەت مەبدەئی و ئاینی بێ مەباسی ئاین بەێ وەکو هەفڵاتیەکیش ئاماژەدەوی چەندێمە هەفڵاتی چ دەستی داهاتە بشێت گەندەلی بکات ئان دەکات باشە پرسیارێکی تر یعنی تۆ ئێستاکە ئەزانی مۆزەفێک لە حکوومەت دزیەکە بەێ ئەوە لە ڕووی ئاینی ڕەوایەتی بە تۆ دەدا بڵێ منیش دزی بکەم کەواتە لە ڕووی ئاینی خدا قبولەکە ئەوە بکەی ئەبێ ینی بڵێ حکوومەت دزە ئەبێ بڵێ منیش دزیەکەم ینی باسم لە خوایە باسم لە ئاینە لە ئاینە خوا فەرموویەتی ئێوە چاو لە خراپەکاران بکەن ئەوان کردیان ئێوەش وا بکەن پێغەمبەر وا دەفەرمێ نەخی پێغەمبەر فەرمێ لا تەکونوا ئیمەعە ئێوە خۆتان بە خەڵکەوە مەبەستنەوە بڵێن ئەگە خەڵک چاکەی کرد منیش چاکەم خەڵک خراپ و منیش خراپە بم ئێوە بڵێن ئەگە خەڵک خراپ و من باشە بم ئەمە قسەی پێغەمبەری خوددایە کەوا بێ ئەوە مەبەست بوو کۆمەڵگەی ئێمە خەڵکی ئێمە جیاوازی دەکە ئەڵێ باشە خۆ تۆ مسلمانی ئەڵێ بڵێ ئەیدی خۆ نوێژەکەی ئەڵێ بڵێ ئەی بۆچی گەندەڵی دەکەی بۆچی کارەبای حرامت ڕاکێشاوە بۆچی ئاوی حرامت ڕاکێشاوە بۆچی خەتێکی ترت ڕاکێشاوە چییە ئەی تۆ نوێژ ناکەی نوێژ نابێت لە منکەر و خراپ ئەڵێ ئەوە نوێژ لە جێی خۆی ئەوش لە جێی خۆی ئەم قسەی غەڵەتە ئەم هەر ئەوەیە کە کاتی خۆی بە شوعیبیان گوتووە وتوانە قالوا يا شعيب أصلاتك تأمرك أن نترك ما يعبد آباؤنا أو أن نفعل في أموالنا ما نشاء ئەمە چ نوێژێکە تۆ باسی دەکەی نوێژ حەقی چیە بە گەندەڵیەوە نوێژ بکە و گەندەڵیش بکە ئەوە بانەی ئاەتەکە خەڵک ئاوایان گوتووە خەڵک ئاوایان بە شوعی بوتووە مانای وایە خەڵک هەندێک جار دەستی هەیە لەوەی کەوا گەندەڵی درێژە پێ بخێن زانەخوا لەسەر زمانی براکانی یوسفەوە ئەڵێ چی فەرمێ قالوا ما جئنا لنفسد في الأرض وما كنا سارقين گەندەڵی بە بچووکی دەست پێ دەکە کە بەرژەوەندی یعنی بڵێن ممتەلەکات و حکوومەت بەکاردێنی بۆ خۆت جۆرێک لە گەندەڵی دەست پێکە بۆچی خوا لە قورئاندا ئەو دوانی بەیەکەوە دانەوە ما جئنا لنفسد في الأرض وما كنا سارقين دزی و گەندەڵی هەمیشە گەندەڵی بێتە ڕێگەیەک بۆ دزیکردن دزیکردنیش گەورا بێجا کە گەورە وێ بێتە مافیا ئەوە لێرە باسەکە لێرەیە من و تۆی مسلمان ئەبێ بە چاوی خۆمان ببینین دنیا گەندەڵ بووە لە ڕووی ئاینی ئەوە ڕێگەمان پێ نادە ئێمە گەندەڵی بکەین بە چاوی خۆمان ببینین دنیا دزە نابێ ئەوە ڕێگەمان پێ بدا ئێمە دزبین خدا قبولەکە نایکە کەواتە تۆ ئەبێ ئەلێرە باسە بکە زۆرترین گەندەڵی لە وڵاتە ئیسلامیەکان زۆرترین باسی دینیش لە وڵاتە ئیسلامیەکان ئەوە بوو چەوە دیگەڕێت ئەمە مانای چییە ئەمە مانای وایە ئەو دینەی کە لەو وڵاتانە باسی دەکرێت ئەوە دین نییە ئەوە ظاهری دینەکە و ڕواڵەتی دینەکەی ئێستا یەکێک لە زانستە ئیسلامێک زانستە سیاسیەکان نەخوێنێ کۆلێجێکمان نێ بە ناوی زانستە سیاسیەکان زانستە سیاسیەکان باش کە دەرەچێ ئەتوانی پێ بڵێ ئەم پیاوە سیاسیە هیچ حزبێک وەرێگرێ بڵێن ئەم پیاوە سیاست مەدارە ناڵێن خوێندوێتی کتێبەکانی زانستی سیاسەتی خوێندو خۆ زانستە ئیسلامیەکانیش بە 4 ساڵ یەکێکت بۆ دێنێ هەموو ئەوانەی کە دەرەچن زانستە ئیسلامیەکانیان وەکو زانست خوێندووە بەڵام دین ئەخلاقە دین سلوکە دین ڕەفتارە ئایا ئەو زانستە گۆڕا بۆ ڕەفتار تۆ ئێستا شەوان لە ماڵان دانیشە هەر باسێکی ئاینی بکەرەوە هەموو ئەو دانیشتوانە نییە لە تۆ باشتری لەزان ڕەنگە پێشت بکەون بەس لە سلوکا چۆنە نییە کەواتە لێرەوەیەکەوە تۆ کە نوێژەکەی ئەبێ بزانیت ئەم نوێژەی کە ئەیکەی مانای چییە ئەم نوێژەی کە ئەیکەی تۆ قسە بۆ خوددا دەکەی یا جۆ لە خوددا دەگری آخر سەید عەبدوڕەحیمی وەفایی لە حەج وەفاتی کرد لە 1899 1900 ئەڵێ نوێژێکی جێژوێژ بێ بۆ ڕیا دوور و درێژ بێ مشکل ئەم پوشە وشکە بێتە مای نەجاتم یعنی تۆ کە دانیشی ئەڵێ چەند عومرەت کردووە تۆ بازرگانیەکەی لەگەڵ خوددا نابێ بژمێری ئێمە لەگەڵ خوددادا نابێ بژمێرین چەند نوێژمان کرد چەند حەجمان کرد چەند عومرەمان کرد ئەبێ نوێژەکانمان قوڵ بێ نەک درێژ بێ ئەبێ نوێژەکانمان قوڵ بێت نەک درێژ بێ ئەبێ حەجەکانمان کە چووی ئەو جلەت لەبەر کرد لە حەجە ئێستا مەوسیمی حەجە کە ئەچی لە دەوری کەعبەیە تەوافەکەی بەجلەیەکی سپیەوە ئەڵێ خوددایە لەمە زیاترم نییە من ئەمە جلی منە و دوجاریش هەر بەوە ئەچ بە قەبرەوە بەجلێکی ئاوهاوە ئایا دێتەوە جلوبەرگە گەندەڵەکانت لەبەرەکەی تۆ کە بە پارەی حرام کۆت کردۆ جارێکی تر چاکسازی بوونا ناف تاکێ جڤاکی دە مامۆستا ئەچیتە قاڵبێ عیبادەت و بەنداتیا خودێدا
یانجی چتە قال بێ عمل ساڵحدا بەڵێ هەموو عیبادەتێک دەبێت عملی ساڵحی لەگەڵ بێ قورآن ئاەتێکی تێدا نییە بەس باسی ئیمان بکە بەڵگەی ئیمان عملی ساڵحە لە دوای عملی ساڵحش ئیسلاحکردنە ئیسلاح لە چۆ بوو چاکە لە چۆ بوو چاکسازی لە چۆ بوو خوددا لەوەیە بەڵێ گەندەڵی لە چۆ بوو دزی لە چۆ بوو خوددا لەوێ نییە ینی خوددا بەشدار نییە لەو کارەدا خوددا پێی ڕازی نییە لەبەرەوە مەسئلەی ئاین مەسئلەیەکی زۆر گرنگە کە تۆ بچمە سەر دوو کەسی زانای بەڕەگەز کورد هیچیان محەممەد عەبدە کە باوکی ناوی خەیرۆڵایە و کووردە یەکێکی تریشان مستەفا مەحموودی عەقاد عەقادی مسر کە دایکی کووردە محەممەد عەبدە دەڵێ گەورەترین چاکسازیەک بیکەین چاکسازیە لە ئەزهەردا ئەو کادوا دەڵێ ینی بەمانای چی دەڵێت تا چاکسازی لە ئاین نەکەین تا تێ نەگەین خوددا بناسی تا تێ نەگەین خوددا چی لێمان داوا کردووە تا ئاین بەستونی بە عەمودی بەرەو خوار ڕۆ نەچین و تێ نەگەین تا ئاین نەکەین بە ئەخلاق تا ئاین نەبێ بە سلوک و لەگەڵماندا ڕۆژانە بژی لەگەڵماندا ئەو کاتە ئەم هەموو زانستەی دەیخوێنین زانست علم و سەرف و نەحو و مەنتیق و ئەمە چیت پێ دەڵێ تاکێکی خاوەن ڕەوشتی ئاینیت بۆ دروست ناکە ئەوە قسەی ئەو قسەیەکی دیکەی عەقادیش دەڵێ تا ئومەت نەگاتە ئەوەی دەنگ بڵت کات و گەندەڵکاران فەزەحکە پێی ناوترێ ئومەتی پێغەمبەر درودی خوای لەسەر ئومەتی محەممەد ئەو ئومەتەیە کە خۆی چاک کردووە هەوڵیش دەدا ئەوانی دیکەش چاکە لە هەر چۆش گەندەڵی بینی بە دەنگی بڵند دژی بەو گەندەڵیە بوەستێ نەخۆی تێکەڵی ئەو گەندەڵی دەستێتت خوشمامۆستای بەڕێز دەمی بین بەدانێکی هاتی و دەهینەف جواتەوەین بەڕێز بفەرمون بینەرن بەڕێز دووبارە سەڵاف وە بن بەردەوامین بوو پتر دەریجە پێدان ئلسەرتەوەرێ هاتیە دەست نیشانکردن جڤاکێ چاکساس بامستە هیژا مە بەحسا وان تەوەرانە کرد کە کۆمەلگەها چاکساس چییە و بۆچی کۆمەلگەهەکە ئایندار بەرف ناچاکسازیە چیتیان و بەرف گەندەلی و خراپیەژی چی نەکجار نەها مدوێتن ئەم بگەهینەوێ چەندێ چەوە بکارین ببینە تاکێکی چاکساس بوو کۆمەلگەهەکە چاکساس باشە کەواتە دەبێت لێرە جیاوازیە بکەین لە نێوان دوو زاراوە بەێ یەکێکیان پێی دەوترێت کەسایەتی ئەوی دیکە پێی دەوترێت تاکایەتی یعنی بەهیت ناو بەرەوەندا بەڵێ جیاوازی نێوانیان چۆن لە عەرەبیدا دەڵێن شخصیە الشخصیە ئەویتر ئەلفەردیە وانە چۆن لە کوردیە ئەمە پێی دەوترێت کەسایەتی ئەوی دیکە پێی دەوترێت تاکایەتی کەسایەتی هەڵخەڵەتێنەرە تاکایەتی ڕاستەقینەیە ینی چۆن ینی ئێمە کە لە نێو ئەم کۆمەڵگەیەدا دەژین کۆمەڵگە خۆی نازناوێکی بە ئێمە بەخشیوە کەسایەتیەکی بە ئێمە بەخشیوە کۆمەڵگە چۆن لە من و تۆ دەڕوانێ وایە ئەگەر لێە خەڵکی نێو کۆمەڵگە دەست درێژەکەن دەڵێن فلانە کەس ئینسانێکی زۆر باشە بە پێوەرەکانی ئەوان بە پێوەرەکانی ئەوان زۆر جارەبینی زۆر جارەبینی ئینسانێکەیە بە پێوەری تۆ ئینسانێکی باش نییە ئینسانەکە خۆشی دەزانێ باش نییە بەس خەڵک دەڵێن باشە ئەوە چییە کەواتە دەکرێت خەڵک جلوبەرگێ بکاتە بەری تۆ وانە خەڵک دەکرێت جلوبەرگێ بکاتە بەری تۆ خەڵک بەو جلوبەرگە تۆ ببینێ بەڵام تۆ خۆت دەزانی تۆ ئەو جلوبەرگە نیت ئەبینی چۆنە یعنی هەندێک جار ئەو سیفەتەی کۆمەڵگە پێت دەدا هەڵت نەخەڵەتێنێ کۆمەڵگە وەختی پێمان دەڵێت تۆ ئینسانێکی باشی تۆ ئینسانێکی چاکی تۆ وای تۆ وای تۆ وای تۆ ئەمانە ئەگەر زانیم خۆم خراپم نابێ بۆ قسەی هەڵبخەڵەتێم هەموو ئینسانێک تاکایەتەکەی ڕاستەقینەوە ئەو فەردانی و تاکانی دیچەوە دروست بیتن ڕاستە ئەگەر ئەوەمانزانی ئەو کاتە بۆ خەڵک ناژین ئێستا خەڵک چۆن ئەم قسەی ئێمە ڕەبتی چێ بە گەندەڵیەوە لەوێەوە ڕەبتی بە گەندەڵی هەیە گەندەڵ خۆی دەزانێ گەندەڵە تاکێک خۆی دەزانێ گەندەڵە بەس چونکە کۆمەڵگا ناوێکی جوانی لێناوە لەبەر جلوبەرگەکەی جلوبەرگێکی ئاینیە جلوبەرگێکی سەربازیە جلوبەرگێکی کۆمەڵایەتی دیاری کراوە جلوبەرگێکی ئەوهایان لەبەر کردووە نازانرێ ئەتوانێ لە نێو ئەو جلوبەرگەدا گەندەڵی بکە کەواتە زۆر گرنگە بەدەر لەو جلوبەرگە یعنی بەمبەستم چییە بە بەدەر لەو نازناوەی کە کۆمەڵگە ئەیدا بە کەسێک ئینسانەکە خۆی بناسێتەوە ئەگەر خۆت ناسی تۆچەی ئەو کاتە هەڵنا خەڵەتەی بەو سیفەتانی کە کۆمەڵگە دەیدا بە تۆ ئەگەر بووی بە تاک ئەو کاتە دەبی بە تاکێکی ئازا دەبی بە تاکێکی ئازاد تۆ چ دەڵێ دەڵێ من ناوم نەزیرە
بەری ئەوەی من بێمە ئەم مشتەمەعە بەری ئەوەی من لەدایک بم وا بەخۆت بڵێ پێشی تۆش خەڵک هەبوو ئەم کۆمەڵگەیە کوردی تێدا بوو لە بازنەیەکا خولاونەتەوە ئەوە وەختێ تۆ دەی دەچیتە نێو نەفسی بازنەوە تۆش وەکو ئەوان دەخولەیتەوە لە بازنەی گەندەڵی ئەو کاتە چیت کردو هیچ نەکرد تۆ دەبێ ئەو بازنەیە بشکێنی تۆ دەبێت کەسێکی جیابی کەواتە پێغەمبەران تاک بوونە پێغەمبەران تاک بوونە لە کۆمەڵگە جیاواز بوونە بۆیە کۆمەڵگە دەڵێن ئێوە شێتن پێیان دەڵێن ئێوە شێتن بۆچی کۆمەڵگە بە پێغەمبەران دەڵێ ئێوە شێتن لەبەر چی لەبەر ئەوەی ئەوان جیاواز بیر دەکەنەوە لەوان وەختی ئەوان گەندەڵی دەکەن وەختی ئەوان کاری خراپ دەکەن ئەم نایکە ئاخر خەڵک بە پێغەمبەرێکی وەکو لوت چ دەڵێ ئینهم ئەخرجوا آل لوط من قريتكم بۆ دەریانکەن إنهم أناس يتطهرون ئەڵێ خەڵکینە وەرن ئەم لوت و هاوڵەکانی لە ئیمانداران دەرکەن لە گوندی خۆتان بۆ ئەمانە چونکە پاکن ئابینی پاک تاکایەتێکی خۆیانە بەڵام لەو کۆمەڵگەیە پاکبوون لەو سەردەمە لەو کۆمەڵگەی ئەوان باسی دەکەن پاکبوون تاوانە ئەو نی ئێساگەیەکی دەست پاک بێت چی پێ دەڵێن دەڵێن بەخوا جێل نەیزانی بیخوا ئەو جێلە لای خوددا جێل نییە ئەوە کەسێکی عاقڵە کەسێکە بیر لە قیامەتی خۆی دەکاتەوە کەسێکە دەزانێت نانی حرام بە ماڵ و مناڵەکەی نادات کەواتە مامۆستای بەڕێز ئەف ڕەوشان هەڵ کوردستانی هەیە کە زۆر بەحسا گەندەڵیەت هێتەکردن ئەف تاکێت ناوێ وی جڤاکەیدا دژیتن ئەگەر بێژین جڤاک جارێ بەڵێ ئەرێ چەند بەرپرسیارە بەرامبەر وان هەموو گەندەڵیە ئەرێ بەرپرسیاری تکەویتە سەر ملێوانژی یانژی بێتاوانن ئەف خەلکە بابچین وەڵامەکەی من وەرمەگرە وەڵامی پێغەمبەری ئیسلام وەرگرە بەڵێ پێغەمبەر درودی خوای لەسەر چ دەفەرمێ دەڵێ قەومێک لە نێو کەشتیەکدان کەشتێکە دوو تابقە بە پەلە عەرەبیەکەی دەکەین بە کوردی کەشتیەکمان هەیە دوو نهۆمە کەشتیەکمان هەیە دوو تابقە جەماعەتێک لە تابقی سەری کەشتێکن جەماعەتێکش لە خوارەوەی کەشتێکن ئەمانەی خوارەوەی کەشتێکە بۆ ئەوەی ئاوی شیرین بخۆنەوە ئەو بخۆنەوە دەبێ بچین لای جەماعەتی سەرەوە بیهێنن ئاوەکە لەوەیە وانە جارێک دەچن دوو جار دەچن سێ جار دەچن بێزار دەبن دەڵێن ئەرێکا کە خۆشیێری خۆمان ئاوە بۆ سەفینەکە کون نەکەین ئەو لە خۆمان خوارەوە بێنی جەماعەتی سەرەوە دەڵێ ئەگەر تەماشا بکەن ببینن جەماعەتی خوارەوە سەفینە کون دەکەن بۆ ئەوەی تااقەتیان نێبێن لەسەرەوە ئاو ببن ئەگەر بێدەنگ بوون جەماعەتی سەری شەوە دەخنجی هەموو پێک بەدە ناوچن ئەگەر دەستی ئەوانیان گرت نابێ کونکەی سەفینە چۆن کون دەکەی دەڵێ حەقتان چی ئێوە لە سەرێن دەڵێ لە سەرین ئاخر ئەمەش غەرق دەبین ئەمەوەتە تابقی سەری جڤاکە ئەمە پێغەمبەر درودی خوای لەسەر ئەمە پێغەمبەر درودی خوای لەسەر ئەمە فەرمودێ ئەمە لە مەکتەب لەبەرمان کردووە خۆت دەشی زانی کەوا بێ ینی حکوومەت وەرگری سەرێ و خوارەوەش وەرگری وەکو کۆمەڵگە هەردووکیان ئەوە بەراوردکەی ئەبێ حکوومەتیش بزانێ ئەوەی کە پشتی پێدەبەستری لە داهاتوودا کۆمەڵگەی وشیارە ئەوروپا خۆ هەموو قووەتەکەی لە چەک و سیلاحەکەی نییە با یەک کەسێک ڕەوشێکی خراپ لە نێو کۆمەڵگەدا دروستکە لە ئەوروپا هەموو کۆمەڵگە خۆیان دێنە وەڵام کەواتە ئەوە کۆمەڵگەیەکی بەهێزە لە ئەوروپا حکوومەتێکی لاوازی پاراستووە ئێمە حکوومەت چەند بەهێز بێگە کۆمەڵگە بەهێز نەبێت سوودی نابێت ئاخفتنەکە مامۆستا ناوجەڤاکی کوردستاندا دەما خەڵەتیەکێت کەت یانکو گەندەڵیەکێت کێ بژی بووچی تو وێ گەندەڵیت کرد وەک تاک دەبێژی تنوانی من ژی مافیت وێ حکوومەتێدای بەلێ ئەو مافێ من نادەنە من ئەس دەستم بکەوی دێخۆم ئەمە هۆکاری جۆرێک لە خراپ حاڵی بوونە لە دین چۆن هەندێک خەڵک پەیدا بوون جوزانم نزیک لە تیرۆریستان نزیک لە توندڕەوان نزیک لە ئێرهابیەکان لە وڵاتانی دەرێ بۆ خۆیان دانیشتون فتوا دەدەن دەڵێ حکوومەتەکەتان دزە و دزیتان لێ دەکات ئێوەش دزی لێ بکەن ئێوەش دزی لێ بکەن ئەم فتوا گومڕاکارانە ڕێگەمان پێ نادا ئەبێ ئێمە خوددا داوای لێ کردوین چاکساز بین ئەو حکوومەتە چاکەینەوە وانە کەسی باش بخینە جێ باش کەسی باش هەڵبژێرین دەنگ بە کەسی باش بدەین ئێستا خۆلیستەکان نیمچەکراوە نییە با حزبێکی دیاری کراویش بێت تۆ لە نێو ئەو حیزبە مافی ئەوەت هەبوو یان نەبوو دەنگ بە چاکەکانی ناو ئەو حیزبە بدەیت خۆ مافت پێدراوە ئێستاکە هەیە دەنگ بە چاکەکان بە کەواتە لە جیاتی ئەوەی بچی بە دوای ئەو فتوا گومڕاکارانە بگەڕێی ئەگەر حکوومەتەکەت دز بوو تۆش دز بە توخوا پێغەمبەری خوددا وای کردووە پێغەمبەری خوددا گوتوێتی ئەگەر حکوومەتەکە دزی کرد ئێوەش بشن دزی بکەن آخر ئەو پوی منتەڵقیت بژیت کە تە مافێت وێ حکوومەتێدای ئەف حکوومەتە مافی نادەدات ئەم مافە دەبێ وەرگیرێ دەبێ باش من قسەیەکی ترت بۆکەم چەند جا حکوومەتەکان لە ئەوروپا مافی هاوڵاتیان خواردووە وانە دیان خۆ پیشاندانیان کردووە خۆیان ڕێخستووە داوای مافەکەی خۆیانیان کردووە هیچ ئەوروپیەک دەبینی بڵێ مەسیحیەت پێمانی گوتووە مادام حکوومەت مافی نەداوە بچن دزی بکەن لە حکوومەت بزان لە ئەوروپا ئەم قسەی هەیە ئێ بۆ موسڵمان ئەم کارت بکە
بۆچی مسلمان ئەم کارە ئەنجام بدە کەواتە لە ڕاستیدا ئەو جۆرە کەسەی ئەو جۆرە فتوایانە دەدەن ئەیانەوێ کۆمەڵگە هەر هەمووی ببێ بە دز چونکە گەندەڵی قیتارە قیتار دابەزینی هەیە و سەرکەوتنیشی هەیە گەندەڵکاران ئەم قسەیان پێ خۆشە بڵێ بڕۆن دزی بکەن ئێوەش حکوومەت مافتان نادا بڕۆن دزی لێ بکەن ئەگەر ئەمە ڕوویدا گشتمانەکەن بە دز قیتارێکە هەمووی بەس تەرەخە قیتاری گەندەڵی بەس ئەلە سەرکەون دابەزینی تیان نییە ئەوەی سەرکەوت دانابەزی چونکە پاری دەستەکە کەواتە دوور نەکەمەوە من و تۆ مسلمانی بەڵێ ئێستا ئێمە کە نوێژەکەین بە ڕۆژوو ئەبین حەجەکەین عومرە ئەکەین زەکاتە دین ئەم هەمومان بۆ چییە بۆ ئەوەمان نییە خوددا خۆشی بوێین وانێ ئێدەی خوددا لە قورئاندا دەفەرمێ ئین الله لا يحب المفسدين دەیتە خوا گەندەڵکاری خۆش ناوێ بە هەزار نوێژ بکە خوا گەندەڵکاری خۆش ناوێ با بە پارەی گەندەڵ بچێ بە پارەی گەندەڵی بچێ عومرە بکە بە پارەی گەندەڵی بچێ حەجیشی پێ بکە بە پارەی ئەو دزیەی کە ئەی دزی ئەڵێ حەجیشی پێکەم پاکە بێتەوە کاری خێرم پێی کردووە إن الله لا يحب المفسدين باشا گەندەڵی خراپە خوددا لە قورئاندا دەفەرمێ والله لا يحب الفساد خوددا گەندەڵی خۆش ناوێ من حەقم چییە بە حکوومەتەوە حەقم چییە بە کارمەندێکی خراپ و حەقم چییە بە وەزیرێکی گەندەڵەوە حەقم چییە من بۆ خاتری پاراستنی ئیمانەکەی خۆم دەبێ گەندەڵ نەبم ئەمە دین نییە ئەمە دین دەستێتت خۆشماوەستای بەڕێز مدوێتن جارێکدن بەشێ دوێ بچینەت ناو شارین کوردستانێدا و پرسیارە دوێ بهێتە ئاڕاستەکردن چۆن بتوانین خۆمان چاک بکەین و ببینە کۆمەڵگەهەکە چاکساز بفەرمون کەلتورەکە بگۆڕین بیگۆڕین کەلتورەکە بگۆڕین هەر بە کەلتوری کۆن ئیش نەکەین تێگەی لێم بە کەلتوری کۆن ئیش نەکەین بە کەلتورەکە بگۆڕین نیزامەکە نیزامێکی دیموقراتی فەلسەفی تێگەیشتوویی لە مێشی ئینسانە ئەبی حبیر بکاتەوە بێت حکمت خۆچێکات پۆشی شعبش دەخۆچێکات ئاتل حکمەتەکە گەندەلی نەکرد خەڵکی مەژی گەندەلی نەکرد ئەولی مروش خۆ دەست پێ بکەیت هەکە مرۆڤی خۆ ساڵح کێت و خۆ چاک کرد ئەکید بژە دێ محاولە کێت هەکە مرۆڤی کێماسیش دەفخۆ نەهێلانەوە خۆ چاک کرد دێ محاولە کێت تأثیر المقابلی خۆشی بکەێت دەوروبەری خۆشی بکەێت العائلە خۆشی بکەێت و شنیکە ساکێتێ مجتمعی خۆ و هەگەر مرۆڤی دەست هاوێتێ مرۆڤی مثلا خەلەتی دیت و ئاخفت و ئەvە هەمی مثلا بەڵاف کردن فکر بێمە گەلەجا ئەمید بینین یعنی مثلا وارجا مثلا أوفي خلك جل غازن ذاكرين وتورد كمالاتي داوت إعلامي داو وفعلا جاءوا هتا شهر ساكن. إما إيش لكردستان بداخل أم شتا بجواني ناروات فيش بجواني ناروات فيش أجينا أجر إما هر لبولي سرتاي أو من مثلا دبينا بناوشرة أو هم الزبلانة دادخن أو هم وشخلانة دادخن براسي من فهم سيرة. بفي شكلي تجارة أم تشينوبين أم بي شكلي دي تشيبين هاكو أبروكا أبشام محافظة برای محافظی بچتا محافظی هم هر دو وکی یک بین شولید ما هر دو وکی یک بین اب چما محکمه کره فقیری کی بچتا محکمه کره مسئولی کی بچتا محکمه هم انگیده چه بین انسانیت بکار بینی نه گندالیه هکر ما مبین و انسانی ما جوازی کر هوا کره ویا و کره ویا و کره هجوریه خودی چجور اف ملت چه نوبید هکر ما وری انسانیت کارینا مثلا فرق انسانی نه مثلا او افروکه مثلا جنگه هما پاکش کرد ای افریقا باجره ما پاکش کرد انسان و کی من اجیل بردوکانی بس پلیت بس ای برگرمه هک فرق منوی نبود با هر دایره که بالفعل گندالی نومینی سپاس بو بەشداریە وان بەڕێزانە کە ڕەئی و بچۆنێن خۆ ئاڕاستای مەکرین دەستێن وەت خۆش بن ساخ و سەلامت بن بامۆستا هێژا بچینە سەر تەوەری خۆی دوماهیکێ کە بزانین چەوا کۆمەڵگە ئەتهێتە گۆڕین ئەلگەندەلیێ بوو چاکسازیە بە خاڵی زۆر سەرەکی ئێمە ئاین وا تێگەشتین یان خەڵک زۆر وا تێدەگا ئاین کە بریتە لە بەشە عیبادەتەکەی بە معنای عیبادەت یعنی چی؟ ینی نوێژ بکە بە ڕۆژوو بە زەکات بە حەج بکە و عومرە بکە و ئەمە بەڵام ئەمە هەمووی وەسیلێ گەر هەرێک لەمانە بگری وانە دەوێت دەرئەنجام هەبیت دەرەنجامی هەبێ ئەبێ نوێژ لە کاری خراپمان دوور کاتەوە لە خراپەکانیشە گەندەڵێ خوددا وا نافەرمێ إن الصلاة تنهى عن الفحشاء والمنكر ئەرێکاکە گەندەڵی لە کوێی فەحشا بوو لەناو فەحشا و منکەر نییە چۆنە بێ نوێژکرد گەندەڵ بێ نابێ کەواتە خوددا لە قورئاندا فەرمووی من آمن بالله واليوم الآخر وعمل صالحا بینی یعنی هەر چەند سێری قورئان دەکەی باسی ئیمان بێ باسی عملی صالحی لەگەڵ پرسیارێک ئاسان ئەرێ گەندەڵی و دزی کردن
لە هەر کەسێک لە بین خۆ هەر لە حکومەندان دەزن خەڵک لە یەکتریش دەدزێ بەڵێ تۆ نبینی ئەم هەموو فرۆفێڵانی کۆمپانیەکان دەیکەن ئەمەی هەمووی کە سیارە ئەبن ئەمی دیکە ناو دەنووسێ ئەوی دیکە شوقە بە خەڵک دەدا دوای درۆکە و هەڵدێ و پارەکە دەبن بەگەر پارەی کوردستان چێ دزیوێتی ئەبینی حاچی خراپ و باش هەمووی کەوتۆتە ناوی ئەمە لیان بپرسی ئەی شەرعێنن هەر کەس شتێکەڵێ بۆ خۆی هەر کەس شتێکی دۆزیوەتەوە لەوە خراپتر ئەوەیە کە تێناگەن کە ئیمان یعنی عملی صالحی دەبێت لەگەڵدا بێت هەر کاتێ تێگەیشتین عملی صالح هەر کاتێ تێگەیشتین کردەوەی چاک یەکسانە بە ئیمان هەر کات تێگەیشتین ئەخلاق بریتە لە ئیمان وایە ئەکمل بکوم ئیمانن چێ بوو ئەحسن و ئەخلاقن ئێ باشە مە قسەی پێغەمبەر منیش لە خۆمەوە نەوتوە ئێدی باشە وا نابێکەوەتە کەواتە ئەوەی کە ئەخلاقی تەواو نەبوو ئیمانی تەواو نیە ئێمە قسەی پێغەمبەرە درودی خوای لەسەر کەوا بێ ئەگەر ئێمە چاکسازیمان کرد و من و تۆ چاک بووین من و تۆ بۆ خۆمان چاک بین من و تۆ دزی نەکەین من و تۆ گەندەڵی نەکەین من و تۆ باش بین چ قازانجە دەکەین هیچمان قازانج نەکرد بێ لە دنیا خەڵک پێمان بڵێ جێل خەڵک پێمان بڵێ نازانن بیخۆن باوا بڵێن بەڵام لە لای خوددا ئێمە ڕزگارە بین خوددا لە قورئاندا دەفەرمێ فلولا كان من القرون من قبلكم أولو بقية ينهون عن الفساد في الأرض إلا قليلا ممن أنجينا منهم بكردي يعني خوددا دەفەرمێ کەسانێک هەن بۆچی ماونەتەوە بۆچی ڕزگاریانمان کرد بۆچی ئولو بەقیەن لە پاشماوەی قەومانێکی ترکە لە ناومان بردن هەر کاتێ قەومێک گەندەڵی بکە خوددا بە جۆرێک لە جۆرەکان لە نێویان دەبە ئیتر بە نەخۆشی بێ بە هەر هۆکارێک بێ بەو شتانی کە دەیکەن خوددا لە بەرامبەر یاساکانی خۆی بە یاساکانی خودی کە گەندەڵی هەبوو یەکتر لە نێو دەبن ئەم هەموو کوشتنە چییە ئەم هەموو کوشتنە چییە کە خەڵک یەکتر دەکوژێ ئەم هەموو خۆکوشتنە چییە تۆ دەبینی بەشی زۆری ئەوانەی پارەدارن خۆیان نەکوژن بۆ ئەخە پارەی گەندەڵی ئاوایە پارەی گەندەڵی کە بەو جۆرە دێ و بەو حرامە دێ و قەرز و نادرێتەوە و لەوێ بتزە و لەوێ بتزە و هی ئەو بدەرەوە لەوێ بتزە لەو بتزە و هی ئەوی تر بدەرەوە نەتیجە خۆی کوژێ ئینتیحارەکە ئەی ئەمە چی بوو ئەم کوشتنە چی بوو ئەبینی خۆ فەقیر خۆی ناکوژێ ئەوانن کە پارەدارن ئێستا زۆری خۆیان نەکوژن ئەوانەی پارەدارن کەوتونەتە دوای کاری گەندەڵی و بەدڕەوشتی تر و ئەم وڵات و ئەو وڵات و قمارکردن و بردننی ئەو بردننی ئەو ڕفاندنی ئەو پەلاماردانی ئەو ئێستا خۆ لەسەر سیاست خەڵک ناکوژرێ لەسەر ئەم بەزم و ڕزمەیە کە هەمووی سەرچاوەکانی گەندەڵیە کەواتە خوددا فەرمووی خەڵکانێکمان لە نێو بردۆ نەماون بەڵام پاشماوەیەکی لەوان ماون کە چاکن ممن ئەنجەینا منهم بۆچی ئەنجەینا منهم بۆچی ئەوانەمان ڕزگار کرد ئەوانە دش بە گەندەڵی بوون کەواتە خوددا بە کوردی پێمان دەڵێت دش بە گەندەڵی بە خوددا ڕزگارت دەکات لە دنیا و لە قیامەت وەکو بینەرێکیژی ئاماژە پێدا مامۆستا بەشداربوویت نافەکوس بوو بێدا گوتی دەبێتن چاکسازی ببیتە کەلتور ذهنیەتە مەدا تو چەند پاڵپشتی الڤێ ئاختنێت کەی کە بالفعل کەلتور ببیتە چاکسازیت ناف هەزر و بیرین مندا یعنی چۆن دەبێ بە کەلتور یعنی یەکێک لە سەرچاوەکان یەکێک لە سەرچاوەکانی کەلتوری هەر وڵاتێک ئاینەکەیەتی ئاینەکەیەتی خوا لە قورئاندا دەفەرمێ فمن آمن وأصلح يعني هەر مسلمانێک پێی دەڵێ کاکە نوێژ و عیبادەت دەکەی تۆ بۆ ئەوەتە ڕۆژی قیامەت نەخەفەت باربی نەبترسی حەزەکەی لەوانەبی فلا خوف عليهم ولا هم يحزنون نەبترسی و نە لە حوزن نابی ڕۆژی قیامەت ئەرە وەڵڵا حەزەکەم دەی خوددا چی فەرمووە فمن آمن وأصلح فلا خوف عليهم ولا هم يحزنون لە شوێنێک تر دەفەرمێ فمن اتقى وأصلح فلا خوف عليهم ولا هم يحزنون دەتەوێ وابی بڵێ خوددا ڕێگەی بۆ چێشاوی ئەبێ ئیمانت هەبێ و نەک هەر چاک بیخۆت و ئەصلحە یعنی خەڵکیش چاکەیتەوە بچی گەندەڵکارانی چاکەیتەوە بەلای کەم بۆ نەسیحەتیان بکە دوو قسەی خێریان بۆ بکە لەبەرەوە خوددا دەفەرمێ وئین تصلحوا وتتقوا یا ئەفەرمێ تاب من بعده وأصلح گەندەڵکاریش ئەگەر تۆبەی کرد هەندێک گەندەڵکارمان هەیە باشن تۆبە ئەکەن واز دێنن بەس خوددا دەڵێ کافی نیە ئەوە خوددا لە قورئاندا دەفەرمێ تاب من بعدی وأصلح یعنی دوای ئەوەی تەوبەی کرد ئەبێ ئەمجا چاکسازی بکاتەوە چونکە تا چاکسازی نەکە کارە گەندەڵەکەی تری بۆ ناسڕێتەوە وایە ئەبێت لە دوای خراپە ئەبێت چاکە بکە بۆیە خوددا لە قورئان دەفەرمێ الذين تابوا وأصلحوا وبينوا ئەگەر گەندەڵکارێک تۆبەی کرد تۆبە هەنگاوی یەکەمە دوای هەنگاوی دووەم چییە وأصلحوا ئەمجا بێت چاکسازی بکە ئەو جا وبينوا بۆ خەڵکی ڕوون کاتەوە بڵێ خەڵکینە من گەندەڵ بووم گەندەڵکاریم کرد ماڵم وێران بوو تا خەڵک بزانێ گەندەڵکاری ئەنجامەکانی چییە لەبەرەوە خوددا کاتێ دەفەرمێ فأولئك أتوب عليهم وأنا التواب الرحيم بۆ چی فەرمووە
الذين تابوا وأصلحوا وبينوا فأولئك أتوب عليهم وأنا التواب الرحيم. کەواتە تەنها بڵێ تۆبەم کرد کافی نییە، ئەبێت تۆبەش بکە، ئەمجا بەرامبەر بەوە چاکسازی بکە، ئەمجا یارمەتی خەڵک بدا و ڕوونی کاتەوە گەندەڵکاری خراپە. کۆتایی بەوە بێنم کاتر مابێ خدا دەفەرمێ ئەم کارە بۆ بکەن، من و تۆ ئەم کارە بۆ بکەین. خدا دەفەرمێ واتقوا فتنة لا تصيبن الذين ظلموا منكم خاصة. خدا دەفەرمێ خۆتان بپارێزن لە کارەساتێک کە ئەو کارەساتە تەنها ئەوانە ناگرێتەوە کە ئەنجامیان داوە. وەکو مەسەلەی سەفینەکەیە، حکوومەتە خەڵکە هەر کەسێکی ترە هەمومان دەبێ بترسین، هەمومان دەبێ بترسین. بۆیە ئەو ئەوروپایە بەچی ماوەتەوە تەمەنی درێژ بووە، هەر کاتێکە لە هەر بوارێکدا گەندەڵکاری تێدەکرێت دێنە دەنگ. خدا دەفەرمێ واتقوا فتنة لا تصيبن الذين ظلموا منكم خاصة. کارەساتێک هەیە تووشی ئەوانە نابێ بە تەنها بە خصوصی کە ئەنجامیان داوە، هەمووتان دەگرێتەوە، تووشی هەمووتان دەبێ. کەواتە خدا فەرمووی ئین الله ئەوەی کەوتت ئەلە کەلتور بگۆڕن، خدا وای فەرمووە إن الله لا يغير ما بقوم حتى يغيروا ما بأنفسهم. کەواتە مامۆستا ئەف ئاخفتنین جەنابێتە بەحث کردین و ئەف ئاماژێن تە داینە تکستین ئاەتین پیرۆز و هەموو حەدیثên پێغەمبەریشی تە ئاماژەدایە. ئەvە هەمی خیتابێکە تێتە ئاراستەکردن بوو تاکێ موسلمان تاکێ دیندار یانجی بوو کۆمەڵگەهەکە دیندار تێتە گوتن. ئەمە سەرەتا بۆ تاکە، سەرەتا بۆ تاکە، چونکە تۆ وەکو تاکێک ئەم قسانە دەکەین. ئەو جا ئەگەر ئەم تاکانی نێو کۆمەلگا پەیڕەوی ئەم کارەیان کرد پێکەوە کۆ ئەبنەوە، ڕێکەکەون لەسەر پێناسەکردنی شتەکان، ڕێکەکەون لەسەر پێناسەکردنی شتەکان. ئەو کاتە کەسێک ناڵێ وەڵام گەندەڵی منی کەم خێرە چاکەیە کردووە، وایە خەڵکێ دزیەکە ئەڵە لەو دزیە هەندێک خێری لێ بکە خوا لێت خۆشە بێ. ئەم قسەی چیە؟ بەێ بچی مامۆستا فەرموویەتی پێغەمبەر فەرموویەتی بەێ ئەف هەموو تکستێن قورئانە پیرۆز فەرمودن پێغەمبەری درودێت خودی لەسەر بن بچی کارتێکردن باندور تاکی موسلمان نەکریە لەبەر هۆکارێکی زۆر سەرێکی ئەویش ئەوەیە کە نەتوانراوە لەم چەند ساڵانەی ڕابردوو ئاین بکرێ بەچی؟ ئاین بکرێ بە سلوک، بکرێ بە ڕەفتار، ئاین بکرێ بە ئەخلاق، ئاین بۆ بە زانستە ئیسلامەکە. ڕۆڵێکیە مامۆستا هەتا ئەوێ چەندی بکەن ڕەبوو هەر لە زانستە ئیسلامیەکانی کۆلێجەکانەوە، هەر لە مامۆستایانی ئاینیەوە، هەر لە ڕۆشنبیرانەوە، هەر لە دام و دەستگاکانی حکوومەتەوە. یعنی فراوانە. باسەکە ئەوەیە ئەوروپا کەی لە ئاینی خراپ بوو بە ئاینی باش، ئاینی خراپ لە نێو کلێساکاندا بوو، تێکست بوو، هەر دەیان خوێندەوە باسییان دەکرد. وەختێک گۆڕا بۆ کەلتور، وەختێک گۆڕیان، وەختێک گوتیان چاوێن لە ئیسلام کرد، وەختێک گوتیان عملی صالح عیبادەتە. ئەیدی باشە پێغەمبەر وای نەفەرموو بوو، پێغەمبەر نەیفەرموو لە ئەن یەمشیە ئەحەدوکم في حاجة أخيه خير له من أن يعتكف في مسجد هذا شهرا. آخر گەندەڵی کرابێ، مۆزەفێک هاوڵاتێک مافی خورابێ، مۆزەفێک یارمەتی بدا و بە دوایە بڕۆ و دەستی بگرێ و ئەم ژوور و ئەو ژووری بۆ بکا و یارمەتی بدا و کارەکەی بۆ ئەنجامدا. پێغەمبەر دەفەرمێ ئەم کارەی ئەم مۆزەفە دەیکا و دەستی ئەم هاوڵاتی گرتووە مافەکەی بۆ وەردەگرێتەوە غورفە بە غورفە، باشترە یەک مانگ، باشترە ئەم کارەی لەوەی یەک مانگ لە مزگەوتی پێغەمبەر نوێش بکە. ئەو پێغەمبەر وا دەفەرمێ. کەواتە مامۆستا حتا ئەف کۆمەلگەها بەرهەم تێتن کە ئەم بێژین کۆمەلگە و پێوەرین خوبە ببیتە کۆمەلگەهەکە چاکساز. ئەرێ دەما کۆمەلگەه دروست بوو، شەرتێ وێ ئەوە کە ئەف کۆمەلگەهی کۆمەلگەهەکە چاکساز بیت، یانجی ممکنە کە کۆمەلگەهێکێدا کۆمەلگەه دروست ببیت پیڤەرێت خۆبە بەڵام نەیە چاکسازی بیتن. کۆمەلگەهێن کۆمەلگە کاتێک پێی دەوترێ کۆمەلگە و لە گردبوونەوەیەکی هەڕەمەکی جیاواز بوون و دژبەیەکەوە گۆڕان بۆ کۆمەلگەیەکی ڕێکخسترا و ڕێکخرا و خۆڕێکخستوو لەسەر پێناسکردنی چەمکەکان و لەسەر ئەوەی بە چاکە بڵێن چاکە و بە خراپە بڵێن خراپە، چونکە خوددا دەفەرمێ لا يحب الله الجهر بالسوء من القول إلا من ظلم. دەڵێ خۆدا پێی خۆش نییە بە دەنگی بڵند بڵێ وەڵی ئەم کۆمەلگەیە گەندەڵە، بەس کە بەڕاستی گەندەڵ بوو، کە بەڕاستی ستەمی تێدا دەکرا دەبێ بوترێ بۆ ئەوەی کەوا گەندەڵکاران خۆیان نەشارنەوە لە پاڵ بێدەنجی ئێمەدا. دەستێتت خۆش مامۆستای بەڕێز زۆر سپاسیە جەنابێتت کەین بۆ ئاراستەکردنەوەن هەمی ئاخفتنین پڕ جوان و هەژی. بینەرین هێژا ڤی ئاوایی دەهینە دومایاوێ خەڵکێژێ و زۆر سپاس بۆێن بەڕێز
کە دگەلمەت بەشدار بوون بینەریەدا هەیڤیامە ئەوە مەشیاویتن خزمەتێکە باش پێشکەشی وێن بەڕێز بکەین و زۆر سپاس بۆ هەفکارێن بە ڕێژی ئەلژۆرە کۆنتڕۆلی دگەلمەتماندی بوون ببینم خێر و شاد تا خەلەکە کادی بگەی نەفئێک ببینم خێر و شاد